ڕێز و سڵاو بەیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی لێکدانەوە هەڵوێست لە قسمەتەوەی خۆشەویستدام چەند بابەتێکمان ئامادەیە بۆتان دەخوێنمەوە. بابەتێکەکەمان بە ناونیشانی ئایا ئەمریکا دەگەڕێتەوە بۆ شەڕدژی ئێران؟ ئەمە ناونیشانی بابەتێکە لەلایەن بەهرۆز ڕەوف و ئامادەکراوە بەم جۆرە دەست پێ دەکات کە بۆتان دەخوێنمەوە. ئەمریکا لە ساڵی 1975 بۆی دەرکەوت کە پرۆژەکەی لە ڤێتنام شکستی هێناوە، بۆیە بە تەواوی کشایە و سەرنجی لەسەر ئەو وڵاتە نەما و پشتی لە ناوچەکە کرد. تەنها شوێن کە سەرنجی استراتیژی ئەمریکای کەوتە سەر ئەوروپا و ناتۆ و هاوسەنگی چکی ناوەکی بوو. ئەو سەرنجاش زیاتر بۆ وەستانەوە بوو لە هەمبەر یەکێتی سۆڤێت، چونکە تاکە ڕکابەر و هێزی ململانێکەر بوو لە بەرامبەریدا بوەستێت. تێیدا سەرکەوتوش بوو. بەو پێی لە کۆتاییدا سۆڤێت دەڵوەشایەوە و ئەمریکا بووە تاکە هێزی جەمسەری جیهان. دواتر و دوای ئەوەش لە سەرەتای ساڵی هەشتاکانی سەدەی ڕابردوو ڕۆژهەڵاتی ناوڕاست بۆ ناوەندی سەرنجی ئەمریکا، ئەویش بە هۆکارگەلێکی جیاوازی وەکو شۆڕشی ئیسلامی ئێران و داگیرکردنی ئەفغانستان لەلایەن یەکێتی سۆڤێت لە ساڵی 1970. دواتر شەڕی ئێران عێراق و لە پاڵیدا ئاسایشی وزە و بازاڕی نەوت و شەڕی ناوخۆیی لوبنان. هەموو ئەمانە زنجیرەیە گۆڕانکاری دراماتیکی و جیۆپۆلیتیکی بوون کە تەواوی هاوسەنگی هێزی لە ناوچەکەدا گۆڕی. بۆیە دەکرێت مێژووی ئەمریکا لە هەنگاو استراتیژیەکانی بۆ شەڕی ئێرانیش کە ئێستا لە لێکتێگەیشتنێک بڵێن لەو بینەدا هەیە و شەڕەکە وەستاوە. حکوومەتەکەی دۆناڵد ترامپ جارێکی تر ئاسان نەبێت بۆ شەڕدژی ئێران بگەڕێتەوە، چونکە کاریگەری دەرونی و سیاسی و ئەزمونە زۆر بەهێز دەبێت. لەبەرەوە ڕۆژهەڵاتی ئاسیا، چین، تایوان و تەوای ئۆقیانوسی یارام زۆرترین ئەگەرن ببنە بە ناوەندی سەرەکی سەرنجی ئەمریکا و بتوانێت جارێکی تر هێزی خۆی تێدا پیشان بدات و لە دوای ساڵی 2010 زاینیوە ئەمریکا وە شەرخانی نوێی بۆ وەستانەوە لە هەمبەر پێشکەوتنەکانی چین و ئەو ناوچەی سەرنجدا بوو بە هێزترین خاڵی ڕووی زەویشە کە بتوانێت وەکو ململانەی چین بەکاری بهێنێت. عەلی زەیدی یەکەم هەنگاو بە ئاراستەی هەڵەدا. عوسمان گوڵپیان بابەتی ئامادەکردەوە بەم جۆرە. عەلی زەیدی ڕای دەگەێنێت هەر کەسێک گەندەڵی لە سامانی گشتی کردبێت یان تێوە گلابێت لە دۆسیەی گەندەڵیدا، ئەگەر پارە دزراوەکە بگەڕێنێتەوە لە لێپیچینەوە بەخشراوە، تەنانەت ناویشی ئاشکرا ناکرێت. ئەم بڕیارە جگەلەوەی کە لەگەڵ یاسادا یەک ناگرێتەوە، دەرگا بۆ گەندەڵی گەورەتر دەکاتەوە و پەناگەیەک دەدات بە گەندەڵەکان لە لێپرسینەوە. ئەمەش پرسیارێکی بنەڕەتی دەوروژێنێت: کێ بڕیاری پارەی دزرا و دیاری دەکات؟ کێ بڕیار دەدات کە دەبێت چەند بگەڕێندرێتەوە؟ جگەلەوەش ئایا گەندەڵی و دزی لە خوێندا یان لە خۆیاندا تاوان نین؟ چه یاسایەک لە دنیادا هاتووە کە دزێک ئەوەی دزیوێتی بیگەڕێنێتەوە لە لێپرسینەوە و سزا ببەخشرێت؟ بڕیارێکی لەو شێوەیە بەڕوو یان ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی دانانرێت، بەڵکو بەردەوامی دەدات بە گەندەڵی و پەیامێکی هەڵەیە بۆ گەندەڵکاران کە لە ناوەڕۆکیدا ئەمە دەخوێنرێتەوە: دەست بەسەر سامانی گشتی دابگرن، ئەگەر ئاشکرا بوویت بەشێکی لێ بگەڕێنەوە و لە سزا ڕزگارت دەبێت، تەنانەت ناوەکانتە ناشکران ناکرێت. ئەگەر ئاشکراش نەبوویت هەموو شتانەی بەدەست دێناوە بۆ خۆت. ئەمە مەترسیدارترین پەیامە بۆ گەندەڵکارانی داهاتوو. کەمپینی سەرۆکوەزیرانی عێراق بۆ دەستگیرکردنی ژمارەیەک بەرپرسی پلە دوو کە تۆمەتبارن بە گەندەڵی بە شێوەیەکی بەرفراون لەلایەن ڕای گشتی عێراقەوە بە هەرێمی کوردستانیشەوە پێشوازی لێکراو، جێگای دەستخۆشیە و ئاماژێکی ئیجابیە بۆ قۆناغی داهاتوو. هاوڵاتیان هیوادارن کە هەڵمەتەکە بەردەوامی هەبێ بۆ ئەوەی ئەو کەسانە بگیرێتەوە کە لە ئاسە بەرزەکاندان و تێوەگلاون لە دۆسیەی گەندەڵی، هەروەها هەمویان بدرێنە دادگا و بە پێی یاسا سزای شایستیان وەربگرن. بەڵام پێدانی لێبوردن بەو کەسانی کە سامانی گشتی گەندەڵکرا و دەگەڕێننەوە هەنگاوێکە بە ئاڕاستەیەکی هەڵەدا. بەڵێ، ڕەنگە بڕیارەکە یارمەتی دەربێت بۆ وەرگرتنەوەی بڕێک پارەی گشتی بۆ گەنجینەی دەوڵەت، بەڵام ئەمە شەڕێکی ڕاستەقینەی دژی گەندەڵی پێک ناهێنێت، بەڵکو ئەمڕازێک بۆ خۆت زینەوە لە لێپرسینەوە. ئاسانە بانگشەی ئەوە بکرێت کە یان ئەو بەرپرسە پارەکەی گەڕاندوێتەوە و لەژێر لێبوردنەکەدا ناویان ئاشکرا نابێت و بەم شێوەیە دۆسیەکە دوور لە لێکۆڵنەوەیکی گشتی و لێپرسینەوەی یاسایی دادەخرێت. ئەگەر گەندەڵەکان بەم شێوەیە مامەڵەیان لەگەڵدا دەکرێت، بۆچی هەموو ئەوانەی لە دۆسیەی گەندەڵی
دەستگیر کراون ئازاد ناکرێن و تەنها داوایان لێ بکرێت پارەکە بگەڕێننەوە. لە کاتێکدا ئەم بیرکردنەوەیە زۆر مەترسیدارە، چونکە ئەگەر سزاکە تەنها لە گەڕانەوەی پارەکان سنووردار بێت گەندەڵی وەک تاوان نامێنێتەوە، چونکە ئەگەر گەندەڵ کارەکە ئاشکرا بوو دەبێت پارەکە بگەڕێنرێتەوە، ئەگەر ئاشکرا نابوو بردوێتی بۆ خۆی. بەرپرسێک سەدان ملیۆن دلاری لە سامانی گشتبی بردبێت و تەنها بە گەڕانەوەی پارەکان لە سزا ڕزگاری بێت. ئایا ئەمە دروستە لە کاتێکدا بەرەنگار بوونەوەی گەندەڵی واتە وەرگرتنەوەی پارە دزراوەکان و دەست بە سەرداگرتنی مڵک و ماڵی لە پرسینەوە و بەپێی یاسا و سەپاندنی سزا بەسەریدا بۆ دڵنیابوون لەوەی ئەو تاوانە لە داهاتوودا دووبارە نەبنەوە. تەنها وەرگرتنەوەی پارە بەبێ لێپرسینەوە دادپەروەری بەدەست ناهێنێت و ڕێگری گەندەڵیش ناکات. بۆیە ڕێگا دروستەکە ئەوەیە کە گەندەڵکارەکان ناچار بکرێن سەرجەم و پارانەی کە بە گەندەڵی بردویانە بیگەڕێنەوە و بخرێنە ژێر لێپرسنەوەی یاسایی و سەپاندنی ئەو سزایی کە شایەنیانە بەبێ گوێدانە ئەوەی چ مەزهەب و چ قەومێک و چ حیزبێکە. بەڵێ بینەران بابەتێکی دیکەمان ئامادەیە بە ناونیشانی هەڵمەتی دەستگیرکردنی گەندەڵکاران ڕاستەقینەیە یان یاریەکی تر. دکتۆر ئیدریس عەبدول ئەم بابەتی ئامادە کردووە. بەغدای پایتەخت جموجۆڵێکی جیاوازی بەخۆیەوە بینیار چەندە پێشتریش لە عێراق بەگشتی و بەغداد بە تایبەتی جوڵەی لەشکری جۆرا و جۆر هەڵکوتانە سەر سیاسیە ناکۆکەکان پێشینەی هەیە و پێشتریش هەبووە، بەڵام ئەم جاریان لەژێر ناونیشانێکی جیاوازدایە کە بریتیە لە دەستگیرکردنی تۆمەتبارانی گەندەڵی مالی کە هەمووشیان بەرپرسی باڵان یان پێشتر بەرپرس بوونە لە وڵاتە. ئەمە ڕووداوێکە و گەلی عێراقی خۆشاندووە، بۆیە چەند سەرنجێک پێویستە بۆ بەرچاوڕوونی. خاڵ یەکەم خەڵکی عێراق خاوەنی خاکێکی بەپیت و دەوڵەمەندن، بەڵام تاکو ئەمڕۆ سەرڕای گۆڕینی ڕیشەی لە سیستەمی حکومڕانی ڕووخانی ڕژێمی پێشوو دامەزراندنی سیستەمی دیموکراتی بە پێی دەستوری ساڵی 2005 زاینی. بەڵام زۆرینەی خەڵک لە خوارهێڵی هەژاریدان و دۆخی ژیان و خزمەتگوزاری بە بەراورد بە وڵاتانی تری عەرەبی زۆر لە ئاستێکی خراپیدا. خاڵی دووەم خەڵکی بەگشتی خۆشحاڵە بن بە ئەنجامدانی هەر هەڵمەتێک بۆ شکاندنی قەڵای گەندەڵکاران کە خەڵک سەرچاو و هۆکاری سەرەکی مینەتەکانی خۆیان ێزانن. خاڵی سێیەم ئەم هەڵمەتە بە شێوەیەکی گشتی دروستکایەکی ئومێدە بۆ ئەوەی ببێت بە هەڵمەتێکی ڕاستەقینە. خاڵی چوارم هێشتا زووە مرۆڤ بتوانێت هەڵسەنگاندن بۆ هەڵمەتەکە و هۆکار و دەرەنجامەکانی بکات، چونکە هەر چۆن چاوەڕوان نەکرێت کە بریتی بێت لە ڕزگارکردنی وڵاتەکە لە دەستی مافیایەکانی گەندەڵی و گەڕاندنەوەی سامانی گشتی بۆ خزمەتی خەڵک و برینی دەستی گەندەڵکاران بە هەمان شێوەش ئەگەر هەیە پرۆسەکە بریتی بێت لە هەڵوشینی ماسیەکان لەلایەن نەهەنگە گەورەکەوە. خاڵی پێنجەم بنەمایەکی یاسایی و دەستوری هەیە کە تۆمەتبار بێت تاوانە تاوەکو تۆمەتەکەی بەسەردا نەسەپێت، بۆیە مەرج نییە ئەوەی دەستگیر کرا تاوانبار بێت. خاڵی شەشەم ئەوەی کە هەمومان ئومێدی پێئەخوازین عەلی زەیدی ئەو ئەفسانەیە بێت کە کۆتایی بە دزی و تاڵانی و گەندەڵی گەورەی عێراق بهێنێت و قۆناغێکی نوێی خۆشگوزەرانی و دادپەروەری کۆمەڵایەتی لەژێر چەتری سەروەری یاسا بەرقەرار بێت. چاوەڕوانی ژەکرێت هاتنی زەیدی و پشتیوانیەکانی ئەمریکیەکان بە ئامانجی تونکردنەوەی جڵەوی حکومڕانی بێت لە عێراق بە هیوای هەڵاتنی خۆری سەردەمێکی نوێی خۆشگوزەرانی و دادپەروەری. بەڵێ بینەرانی خۆشەویست بابەتێکی دیکەمان هەر تایبەتە بەو بابەتی گەندەڵی و پارە وەرگرتن و پارەکێشانەوەیە کە چەند بابەتی پێشوشمان هەر سەبارەت بوو بەوە، ئەم بابەتەش هەر لەو ڕێڕەوە دەست پێ دەکات. ناونیشانەکەی بەم جۆرەیە نەشتەرگەری دەوڵەت و شەڕی گەندەڵی لە عێراقی نوێدا. ئەم بابەتیان لەلایەن شۆڕش خدرەوە ئامادەکراوە بەم جۆرەیە. مێژووی سیاسی هاوچەرخی عێراق هەمیشە لە نێوان دوو چەمسەری دژبەیەکدا خولاوەتەوە. پێویستی مێژووی بۆ بنیاتنانی دەوڵەتێکی دامەزراوەی و هەژمونی سەپێنداوی ئابووری سێبەر کە لەلایەن هێزە نادەوڵەتی و پشککاریەکانەوە یان حیزبەکانەوە بەڕێوە براوە. بۆ چەندین دەی لەسەر یەک گەندەڵی لە عێراقدا تەنها ڕەفتارێکی لاری تاکە کەسی نەبوو، بەڵکو ببوو بە سیستەمێکی ڕێکخراوی حکومڕانی کە پێگەی دەوڵەتی نەک تەنها لە ناوخۆدا لاوەز کردەبوو، بەڵکو هەمیشە
لە دەرەوەش توانایەکانی پەک خستە بوو بەڵام هاتنە سەرکاری کابینەی سەرۆکوەزیران عەلی زەیدی و دەستپێکردنی ئۆپراسیۆنە چڕەکانی دژ بە گەندەڵی قۆناغێکی نوێ لە ململانی نێوان یاسا و بەرژەوەندی یان بەرژەوەندی دێرینەکان هێناوتە ئاراوە هەڵمەتەکانی ئەم دوایی حکوومەتی عەلی زەیدی دژ بە تۆڕە گەورەکانی گەندەڵی لە بۆشاییەوە سەرچاویان نەگرتووە بەڵکو وەڵامێکی ڕاستەوخۆ بوون بۆ کەڵەکەبوونی قەیرانە ناوخۆیەکان دوای زنجیرێک لە نەڕەزایەتی جەماوەریەکان و دەرکەوتنی سکانداڵە گەورەکانی وەکو دزینی سەدە شەقامی عێراقی گەیشتە قۆناغێکی بێهیوایی تاو لە پێکهاتەی سیاسی لەم ژینگەیەدا چڕکردنەوەی ئۆپراسیۆنەکانی دەستگیرکردن و لێپرسینەوە لەبەر پرسە باڵاکان وەگامڕازێکی سەرەکی بۆ بەدەستێنانەوەی ڕەوایەتی و متمانەی جەماوەری بەکارهات لەلایەکی ترەوە ئەم هەڵمەتە ڕەهەندێکی استراتیژی قوڵتری هەیە کە بریتە لە جێگیرکردنی پێگەی دەسەڵاتی جێبەجێکردن سەرۆکوەزیران لە ڕێگەی لێدانی پایداراییەکانی ئابووری سێبەر پەیامێکی ڕوونیان ڕاستی سەرجەم باڵە ڕکابەرەکان کرد کە دەوڵەتی ناوەندی چیتر قبوڵی فرەکوێخای لە بڕیاری سیاسی و ئابووریدان ناکات کۆنتڕۆڵکردنەوەی داهاتەکان و خاڵە سنووریەکان یەکەم هەنگاوە بۆ گێڕانەوەی مۆنۆپۆلی هێز و یاسا بۆ دەستی دەوڵەت لە ڕوانگەی نێودەوڵەتیەوە پشتیوانی ئاشکرای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ حکوومەتەکەی زەیدی پرسیارێکی جەوهەری دەوروژێنێت بۆچی واشنگتۆن پێشتر ئەم جۆرە پێداگریەی نەبوو بەڵام ئێمە لە گۆڕانکاری تێڕوانینی جیۆپۆلیتیکی ئەمریکا کورد دەبێتەوە بۆ ساڵانێکی درێژ ئەولەویەتی ئەمریکا یان ئەولەویەتی کاری ئەمریکا لە عێراقدا سەقام گیریەکی ڕووکەش بوو تەرسی داڕمانی دەوڵەت و سەر لەنوێ سەر هەڵدانەوەی تونڕەوی وای لە واشنگتۆن کردهبوو کە چاو لە گەندەڵی حیزبەکان بپۆشێت و وەک باجێکی پێویست بۆ مانەوەی ئاشتی کۆمەڵایەتی ببینێت بەڵام کاتێک قەبارەی گەندەڵی گەیشتە ئاستێک کە سیستەمی دارایی جیهانی بە تایبەت دۆلار بە شێوەیەکی نازیایی بۆ بەهێزکردنی و هێزانە بەکارهێنرا کە هەڕەشە لە بەرژەوەندیەکانی ئەمریکا دەکەن هاو کێشەکە گۆڕدرا ئەمڕۆ ئەمریکا لە ڕێگەی وەزارەتی خەزێنەوە چاکسازی دارایی و وشکردنی سەرچاوەکانی گەندەڵی وەک پێویستیەکی یاسایشی نەتەوەی خۆی دەبینێت جگەلەوەش لە کاتێکدا کەمریکا دەیەوێت پابندی سەربازی ڕاستەوخۆکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەم بکاتەوە پێویستی بە هاوبەشێکی نوێی بەهێز و جێمتمانە هەیە لە بەغدا کە بتوانێت بەبێ دەستوردانی دەرەکی ئاسایش و ڕێڕەوە ئابوووریەکان بپارێزێت کابینەکەی زەیدی وەگە و هاوبەشە ئامادە دەبینرێت کە دەتوانێت ئەم ئەرکە بگرێتە ئەستۆ پەیوەندی نێوان دژایەتیکردنی گەندەڵی و پێگەی عێراق پەیوەندیەکی تونند و تۆڵە لەم سەردەمەدا کە وڵاتەکە هەوڵدەدات ببێتە جومگەیەکی سەرەکی لە ڕێڕەوە ئابووری بازرگانیە جیهانیەکان و هێڵەکانی گواستنەوەی وزە پاکردنەوەی ژینگەی وەبەرهێنان بووەتە مەرجێکی حتمی کۆمپانیا زەبەلا هەنێودوڵەتیەکان و وڵاتانی وەبەرهێنەر ناتوانن سەرمایەکانیان ببنە وڵاتێکەوە کە تێدا یاسا لەژێر ڕەحمەتی هێزی میلیشیایی و گروپە چەکدارەکان یان سیستەمی سەرانسەندندا بێت بۆیە سەرکەوتنی ئۆپراسیۆنەکانی ئێستای دژ بە گەندەڵی ڕاستەوخۆ دەبێتە هۆی بەهێزکردنی پێگەی دیبلۆماسی و ئابووری عێراق لە ئاستی ناوچەکە و جیهاندا ئۆپراسیۆنی دژ بە گەندەڵی لە سەردەمی عەلی زەیدیدا تەنها هەڵمەتێکی یاسایی سادە نییە بەڵکو ململانەیەکی استراتیژی چارەنووسسازە بۆ دیاریکردنی ناسنامەی داهاتووی عێراق ئەم هەڵمەتە کە لەلایەکەوە پاڵپشتی شەقامی تینووی دادپەروەری لە پشتە و لەلایەکی تریشەوە هاوتەری بە لەگەڵ بەرژەوەندیە جیۆپۆلیتیکەکانی هێزە نێودوڵەتیەکانی وەکو ئەمریکا دەرفەتێکی مێژوویە بۆ ڕزگارکردنی دەوڵەت لە چنگی ئابووری سێبەر لەگەڵەوەشدا بەردەوامی سەرکەوتنی ئەم نەشتەرگەریە قورسە بەسراوتەوە بەتوانەی حکوومەت لە گۆڕینی ئەم ئۆپراسیۆنە بۆ چاکسازیەکی دامەزراوەی درێژخایەن کە چاوپۆشی لە هیچ لایەن و پێگەیەک ناکات چونکە بنیاتنانی حکومی ڕەشید پێویستی بە ئیرادە و ئەخلاقی سیاسی و سیستەمێکی بانکی و پێشکەوتووە شەفاف و دیموکرات هەیە. بەڵێ بینەران بابەتێکی دیکەمان ئامادەیە بە ناونیشانی نەهێشتنی تونند و تیژی سێکسی لە کاتی شەڕ و ململانەکاندا. تونند و تیژی سێکسی لە کاتی شەڕ و ململانی چەکداریەکاندا تەنها دەرەنجامی لاوەکی شەڕ نییە بەڵکو لە زۆرێک لە ململانەکاندا وەک استراتیژیەکی سەربازی و چەکێک بۆ تێکشکاندنی شکۆ و شیرازەی کۆمەڵگەکان بەکاردێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم تاوانە کۆمەڵگەی نێودوڵەتی ساڵانە لە 19 حوزەیراندا میادە دەکاتەوە لە 19 حوزەیرانی 2015دا کۆمەڵەی گەشتینەتەوە یەکگرتووەکان بە کۆدەنگی بڕیارنامەی 69 لە یاسای 293 پەسەند کرد
ئامانجی ئەم بڕیارە بریتی بوو لە هۆشیارکردنەوەی جیهان لە پێویستی کۆتایی هێنان بە توندوتیژی سێکسی پەیوەندیدار بە ململانەکان. دەستنیشانکردنی ئەم ڕێکەوتە وەک ڕێزگرتنێک بوو بۆ ڕێکەوتی 19 حوزەیرانی 2010 زایانی کاتێک ئەنجومەنی یاسای شینەتەوە یەکگرتووەکان بڕیارنامەی مێژوویی ژمارە 1920 پەسەند کرد کە تێیدا بۆ یەکەم جار بەڕوونی دانی بۆ دانا کە توندوتیژی سێکسی لە کاتی شەڕدا تاوانێکی جەنگە و ڕەشەیەکی ڕاستەوخۆیە بۆ سەراسایش و ئاشتی نێودەوڵەتی. راپۆرتە نێودەوڵەتەکانی نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئاماژە بە ئامارێکی مەترسیدار دەکەن. تەنها لە ساڵانی ڕابردوودا هەزاران دۆسیەی توندوتیژی سێکسی لە ناوچەکانی ململانەی وەکو سوودان، ئۆکراین، کۆنگۆ و غەزە و ناوچەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست تۆمار کراون. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ جەخت دەکەنەوە کە زیاتر لە 90% قوربانیەکانی توندوتیژی سێکسی لە کاتی شەڕدا ژنان و کچانن، بەڵام پیاوان و کوڕانیش لەم تاوانە بێبەش نین. هۆشداریش دەدرێت کە ئامارە ڕاستەقینەکان زۆر لەوانە زیاترن کە بڵاو دەکرێنەوە، چونکە بەهۆی شەرمی کۆمەڵایەتی و ترس لە تۆڵە سندنەوە زۆربەی حاڵەتەکان شاراوە دەمێننەوە. ژنانی کوردستانیش لە ناو ململانی و لە هێرشەکاندا بۆ سەر کوردستان بێبەش نەبوون لەم توندوتیژیە بەتایبەت لە کاتی کۆمەڵکوژی دێرسیم لە باکووری کوردستان. هێرشەکانی کۆمەری ئیسلامی ئێران لە دوای چوونە سەر حکمی لە ساڵی 1970 بۆ سەر ڕۆژهەڵاتی کوردستان و سەرەتای ساڵی هەشتاکان جینۆسایدیان فال لە باشووری کوردستان، هێرشەکانی داعش لە ڕۆژئاوای کوردستان و شنگال. و ئەم ڕۆژە تەنها یادکردنەوە نییە، مەڵکو بانگەوازێکی بەپەلەیە بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی تا دادپەروەری بۆ ڕزگاربووان دەستەبەر بکات و کۆتایی بە سیاسەتی دەرباز بوون لە سزا بهێنێت بۆ ئەو لایەنانەی کە جەستەی ژنان دەکەنە مەیدانی جەنگەکانی خۆیان. بەڵێ بینەران و گەگرانی خۆشەویست، هاتینا کۆتایی بەرنامەی لەگدانەوە هەڵوێز هیوادارم بابەتەکان جێگەی ڕەزەمەندیەوە بووبێ. سپاس کە تاوکو کۆتاییەم بەرنامەیەش لەگەڵمان بوون.